الأصل مزاح قال تو قبل قلب براو وشتي خذ لقل دوست أحبابي خذ أما اشتكى سنته رسول الله صلى الله عليه وسلم كرديتي بس بحق كابرا جيب ولاي الله رسول الله صلى الله عليه وسلم هي تشتيك منية في بين بو حج يا ابو جهاد فرميت خينا سر كوري واشتري جا كوري واشتري مني شلون بيها الله كي فرمي اي واشتري انا جا كوري واشترنا بون قوربون يعني وخينا سر واشتري كوري واشتري اشتريكي قورا كوري واشتري خور كوريتي كابرا بيها كان يعني بحق افردك بير دي ولا رسول الله صلى الله عليه وسلم فرمي اي رسول الله صلى الله عليه وسلم دعاء بوبكا باش ما بحشتو رسول الله صلى الله عليه وسلم فرمي بير جنة كذا بحشتو عرفت بير خبي طاقته به فرمي اهوانات كذا بحشتو ما يبي فرمي رسول الله صلى الله عليه وسلم فرم بقنجي بيتو اشتباشتو سيانزة شوارده صالي اشتو جاد الله يخوش يعني ام مزاحله اصلها هي واوال السنه بي رسول الله صلى الله عليه وسلم يفرموا من مزاحه كم بلان بحق يعني شيء للشرع لا انا يعني. بشوازك جوان وركبك وحلال باشا اتر ام مزاحه جاري واهيه اتشبه مكروه جاري واجه اتشبه محرم سبون من ام مزاحه حقش كهيا يعني ساقر بري دي راسي جيان نامي رسول الله بكي صلى الله عليه وسلم چند دانيك ابيني تو لماوي 63 سال 8 كهبي حيبو بيا مزاح چند دانيك ابيني تو چند موقعك ابيني تو اگر انسان الروجي 15 داني ليه بوشتو 20 ليه بوشتو هر كسي كي دي اكثر با مزاح وبابتانا او مكروه او مكروهه او دروزني وكذا وحالات شيء حرام او حالة ثانيه كالسنه تبون من مزاح هي بو تعليم فيركاري رسول الله صلى الله عليه وسلم يستوي بيرجنا فيركا تيبغيني كببيرينا چتا بهشتو گنج بيتو چتا وعلما ككسب بيرينا چتا باش مو بگنجي چتا باش فيري كر و هنديك بابتي تربه همان شو هربو فيركردن رسول الله صلى الله عليه وسلم بكارينا او قال ما حالتي يكن حالتي دوام ويدل خوشيكي وي او كسد الخوش كيتو قالتيكي لقلاك رسول الله صلى الله عليه وسلم ابو مغير يبيني براكي انس كراكي ام سليم شعبتي لقال لك فرمي ابو مغير نغير شي كردو نغير تيركيبو قالتي لقلا كرد ويدل خوشيكا او من على دل خوشكا شعبتي لقال لك قالتي لقال يعني بلا حالتك شاكا او بود خوش كردني او بي او شتيكي اسايه حالتي تري تنها بو بك او كسا شرمي كي زوري تيا كمي كي تولي اساي هالسكوتك عندك از هيك يت مجلسه او عند الشرمكه كي تدير هالسكوتي لطبيعيه شي تدرو تجاري وها او كسيك جوريه ومجلسه ياخذ ترسيك يا هيبتك يعني او كسي جوريه ومجلسه بدم ببيكانينو صعبتك الى قلاك يترك ساكلت ولا نام مجلسك او طبيعي رفتارك على قال انا خوي بيك لو ان سيرك او غريبه سيري خوي ناكل انا يعني اتر هر مزاحك ضوابط شرعيه كان خوي تيابه هو درس مزاحي مكروه بس ما كر زور مزاح كردن وزور غلطه كردن هو مكروه چونك براسي ضل امرينيو وامام عمر فرمي بياوتي لك دارك وكراهتي هي بحلال جبن بحلال جبن ياخذ بوبي كي خود الخوشكي ود الخوشنكي لأنه مجلسك قال طب بوبكي بو يخوض الخوشكي او الخوشنكي او باجنيه ياخذ بو التعليم وبو هيك بابلين دواعي اجنبي باشان مزاحي محرم يعني قال تكدني حرام او قال تكدني كدرويتي او حرام ما خاليه كان هر قال تكدني قال خلقي درويتي ابو او حرام اشتكي بيالي دروي ابو يبيب كان اشتبه خلق علي دروي ابو يبيب كان حرام رسول الله صلى الله عليه وسلم فرمى ويل بو كسيكا درويك كابو يخلق خاطب كان ربها مش شيء حرام دوم بابلين قال تكردن بشخصك به نقالتها لا قال كردن فرودو انا جواز من قالت له قال لي بكم اشتيكي بيالم كضل خوشيكا بلام قالت بكسي بكم ايش ينمو ليك كما كم كردواري خو معنا الله بيرا بير او حرام بها مش شيء مسلمان بو مسلمان راه بير سباس ما كم مسلمان يبو مسلمان شلون ويو حرام
ئەو پێوترێت سخریە لە زمانی عەرەبیە، پێ ناوترێت مزاح. سخریە بۆچی؟ بۆی لە کەسایەتی ئەو کەم بکەیتەوە، کەسایەتی خۆ بەرزکەیتەوە، کەسایەتی کەسێکی تر بەرزکەیتەوە. حاڵەتی سێم کە حەرامە گاڵتەکردنێک کە باسی ناموسی تێ بکە، باسی ژنی تێ بکە، کچی تێ بکە، خوشکی تێ بکە، دایکی تێ بکە، ئەوە هەمووی حەرام. یاخود باسی داوێنی خۆیانی تێ بکە، ئەو بابەتانە بەتایبەت هەندێکی کە دەستبازیەوە بەدەست ئەکرێەوە هەمووی حەرام. حاڵەتی چوارەم ترساندن، گاڵتەکردنێک ترساندنی تێ بکە، کەسێکە ترسێنم بۆی خەڵک پێ تەرەقەیە گەڵێ ئەمە باوەشیەوە، ئەی خەمە گیرفانیەوە، نازانم ئەی خەمە ناو سیارەکە، ئەمە چی؟ ئەی بۆ بتێ بیترسێنی دوای بڵێ گاڵتەم کرد، تۆ گوناحباری لەسەرەوە. سبحان الله، ئەم مزاحە خۆی لە ئەسڵا ئەگەر بۆ شێوەی خۆی بیکەی کە شەرعیە ئەجرێ دەسەکەوێت لەسەری، بەڵام سبحان الله بێ ئاوا عەکسی کەیتەوە بە تاوان و بە سزای قورس بێت. حاڵەتی پێنجەم گاڵتەکردنێک بێ کە سەر کێشێ بۆ دەرکاندنی نهێنی. جاری وایە دوو ئینسان لە مەجلیسێکا دانیشن دەسەکەن بە گاڵتە لەگەڵ یەکتری، یەکێکیان موسەیترترە، ئەوە هەر ڕووی داوە، یەکسەر ئەوی کە نهێنی کەمیلا بۆ پێ دەرکێنێ بۆی سەیتەرە بکاتەوە جارێک، ئەوەش هەمووی بە هەموو شێوەیەک حرامە. حاڵەتی شەشەم گاڵتەکردنێک کە بێتە هۆی دوژمنداری، بێتە هۆی دوژمنداری. بۆ نمونە دوو کەس ڕەفیقن، تۆ یەکێکیان نەبینی، ئەچی بە گاڵتەوە شتێ هەڵەبەستی بۆم ڕەفیقەی تریان، ئیتر ئەم ڕقی لێ هەڵەگری، یاخود بە گاڵتەوە شتێک کە ئەم وتوویەتی لە مەوقیعێکە بە شێوازێک تۆ یەک شتی لێ گۆڕی بە شێوازێکی تر بەمیاڵیتەوە، ئیتر ئەمە بێت دوژمنی. ئەوە حاڵەتی شەشەم. حاڵەتی حەوتەم گاڵتەکردن بە چەک، بە هەموو شێوەیە گاڵتەکردن بە چەک لەگەڵ هاوڕێی خۆتا حرام. رسول الله صلى الله عليه وسلم فەرمی هیچ کەسێ بە چەک ڕوو نەکاتە براکەی، چونکە شەیطانە، یعنی ئەو وەختەی تر شەیطان لە بینیانایە بۆی بەو چەکە زەرەر لە یەکێکیان بگێنێ. کە بەداخەوە ئەمڕۆ بینی هەیە فیشەک ئەنێ بە بەرپێی برادەرەکەیەوە بە حساب بە گاڵتەوە، چەند کەس وای کردۆ کوشتوێتی، دەمانچەکەی ئاڕاستە کردۆ بە گاڵتەوە لە دەستی دەرچۆ پەلەپیتەکەی پێوەی ناوە کوشتوێتی، ژارە قەتڵە، چونکە ئەو گاڵتەکردنە تۆ حرامە لەسەرت. حاڵەتی حەوتەم گاڵتەکردن لەگەڵ کەسانێک کە مەحرەم نین پێت، ئافرەتێکە هاتووە دوکانەکەت شتێ بکڕێت تۆ دەسەکەی بە قسەکردن بۆی خەیتە پێکەنی، ئافرەتێکی لە جێگایەکەی پیاوێکە بینی گاڵتەی لەگەڵاکی، سوحبەتی لەگەڵاکی لە دایرەی، جاری وایە مەلای لە بەرنامەی ڕاستەوخۆیە دەسەکە بە سوحبەت و گاڵتەکردن و حیلکە حیلک لەگەڵ ئەو ئافرەتەی پەیوەندی پێوەکە بۆ پرسیارێکی شەرعی. لەکوێ دینامە ئەمانە هیچیان حرام مەحرەم نین بە تۆ، تۆ چۆن گاڵتەیان لەگەڵاکی؟ نە خوشکتە، نە دایکتە، نە ژنتە، نە کچتە، نە پورتە، یعنی بە چ حەقی تۆ چی گاڵتەی لەگەڵاکی؟ یاخود دەبینی لە کۆمەڵێک دەورات و لە کۆمەڵێک لە زانکۆ پەیمانگا و معهەد و مەکتەبەکان، یعنی سێرەکەی کۆچۆکۆر لەناو پاسە هەڵەپەڕن و گاڵتاکەن و سوحبەت دەکەن، قسەی بێمەعناکەن و یەکترە قەنە پێکەنی. جا هەندێ کوڕ هەیە خۆیەکە بە مەزە لەو گروپەیە لەو جەماعەتەیە هیوایەتی ئەوەیە قسەیانێک بکە کچ بخاتە پێکەنین، بۆ کوڕ گوێ نایەتێ زۆر، تر خۆیەکە بە قەرەقۆز بە هەموو شێوەیە هەڵە بەزێتەوە، جاری وایە وەکو مەیمون کوڕە هەیە، ئیتر ئەوانە بینێ حەماسەی گرێ دەسەکە بە تەقلەلێیان و جەمکردن و شتی قورسکردن لە بەردەمیانە بەس بۆی معجیبی بن و سەیریکەن و پێ بکەن و بەو خۆسوکردنەی ناوێ بە شەرعی ئافرەتێ بدۆ زەرۆ بیخوازە، الله جل جلاله تقديري كردبه بيتا قاطايت بو بنا شرعي، يعني تو بس بوي بينديكي حرام دروسكي لقال يعني ام هم خو سو كردنا وهم خو كردن بمزيه بو يعني عيب بيا انا احترامي خو راقره هيشان محرمنين بتو خو بارزليا با دواي بانوبا بو خو دواي كباب بديتي وانجنا يعني كان كرسي يعني انسان بعد زكاه يعني طاقتي يعني راكن بدوا اما خاڵی هەشتم ئەویشکە دروستنی. خاڵی نوێم لە کاتی خۆیانە بێ، گاڵتەکردنێک لە کاتی خۆیانە بێ، یعنی کابرایە بچێتە ڕیزەوە بۆ ناو نوێش تۆ گاڵتێکی لەگەڵاکی، کابرایە ئەڵڵاهو ئەکبەر کا بۆ نوێش گاڵتێکی لەگەڵاکی، کابرا ماڵ و مناڵەکەی لەگەڵایە ڕێیەکات تۆ گاڵتێکی لەگەڵاکی،
کابرا بێتاقەتە مشکلەی هەیە گاڵتێکی لەگەڵاکە یعنی بۆ هجوومەکەی تەسەری بۆ سەرەکەی تەسەری ینی خۆ ئەمە هەموو جارێک کراوە نییە بۆ تۆ بێ بە ئارۆزی خۆ گاڵتەی لەگەڵا بکەی هەموو شتێک کاتی خۆی هەیە بێ بزانی لەکوێ کابرا ئەمە ڕوڵی ئیشێکی حەساسە تەرکیزیەوە بیکە تۆ دەی بە پاڵی یا دەسەکەی بەڕابواردن و گاڵتەکردن پێ ئەمە کێ قوبوڵیەکە هیچ شەرعی نیە هەمووی حرام خاڵی یانزێم گاڵتەکردنێک ئەلفاظی حرامی تیا بێت جوێن و سوکایەتی ئەو بابەتانەکە بەداخەوە زۆربەی خەڵک هەر یەکترە بینێ بەس جوێن بە دایک و باوک و خوشکوانە دەست پێکا بانگێک یا بە جوێن بە خۆی بە فحش خاڵی دوازدەیەم گاڵتەکردنێک کە لە پێگەی ئەو شەخسەیانە بێ یعنی تۆ کەسێکی خۆت لە پێگەی ئەو شەخسەیانیە چی گاڵتی لەگەڵاتی باشە یاخود کەسێکی لە پێگەی ئەوای بەڵام ئەو گاڵتەی کە تۆ ئەیکەی لەگەڵ ئەوە هیەوە نییە لەگەڵەوی بکەی هیەوە نییە لەگەڵ مناڵێکیشی بکەی ئێوە تۆم بەستەوەی لە قەدر و قیمەتی ئەو کەم بکەیتەوە ئەو گاڵتەکردن نییە ئەوە سوکاتی پێکردنیەتی لێرە فەرمودەیەکی هێناوە فەرمێ رسول الله صلى الله عليه وسلم فرميتي لا يأخذ أحدكم متاع صاحبه لاعبا ولا جادا فإذا أخذ أحدكم عصا صاحبه فليردها إليه فرمي رسول الله صلى الله عليه وسلم فرمي هيج كزلا إيوه يعني هيج مسلماني بوينية أم جورا قالتا كردنا لقال خالكي بك متاعي بري بيدايستي بري اشتي كتابت بو بري بو موبايلك يا شاريتو بۆ قەڵەمەکە شاریتەوە بۆ کتێبەکە شاریتەوە بۆ پێڵاوەکانی شاریتەوە ینی بۆچی ئەمانەکەی بۆ سویچەکە شاریتەوە بۆ نییە هیچ شتێکی بەری هیچ شتێکی بیشاریتەوە ئەفەرمێن نەبە سوعبەت نەبە جددی طبعا بە جددی بێت دزیە بە سوعبەتیش بێ حرام تەنان دەفەرمێت دار گۆچانەکەی بۆی نییە بیبە گۆچانەکەی بشارێتەوە بە هیچ شێوەیە ئین زەلامە بۆ سیاری زەلامی بردووە تا داماوە تەلەفۆنی کردو بۆ شورتە و بۆ نازام چیومانە بۆی سیارەکەی بۆ دۆزن جا دوای وڵات سیارەکەم بردوومەوەتانێ تۆ بۆ کەساکەیتەوە موقیفەوە هەموو شێوەیە حرامە بۆیە ئەفەرمێت تەنان دەگەر دارێکی بردبوو باو دارەی بۆ بگێڕێتەوە نەیبە